لەگەڵ گۆڕانی وەرزەکانان نەخۆشیە وەرزەکان و نەخۆشیە گوازراوەکان زۆر کادڕۆ لە زیاد بوونە ئێستاش کە لە وەرزی هاوینین هەندێک لە نەخۆشی گوازرا و پەتا هەیە ڕوبەڕووی منداڵانە بێتەوە بە تایبەتی بۆیە ئەمڕۆ لەو تەوەرەیە یاخود لەم تەوەرەیە باز لە دیارترین نەخۆشیە گوازراوەکانەکەین کە لە وەرزی هاوینە تووشی مناڵانە بێ هۆکارەکانی چییە؟ نیشانەکانی چییە؟ لە چ کاتێکە ئێمەی دایک و باوک بە زووترین کات مناڵەکانمان بەرین بۆ لای پزیشکی پسپۆر بۆ وەرگرتنی چارەسەرەکان لە موشی گرنگتر ئەوەیە ئێمە بتوانین مناڵەکانمان پارێزین بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیانە نەبن ئەم بابەتە تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم خەسرە و جاف کابڕێزیان پسپۆڕی ڕایۆشکاری نەخۆشیەکانی مناڵانن بە خوشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە لەگەڵمان دکتۆر سڵاو لێ بێ بەیانی باش سڵاو لێ بێت زۆر بەخێر بەیانی باش زۆر بەخێر بێ سەرچاوم دکتۆر پێمان بڵێ ئێستا کە لە وەرزی هاوینین دیارترین و باوترین ئەو نەخۆشیانە چییە کە لە مناڵا هەیە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەرنامەکەتان سپاس هیوادارین کە تیشکێک بخەینە سەر بابەتێکی بە سوود بۆ بینەرانی بەڕێز بەڕاستی ئەگەر یەکێک سەردانی نەخۆشخانەی مناڵانی ئێمە بکە سلێمان دڵنیام لە شوێنەکانی تریژ وایە بینێ لە 150 مناڵانی کە برێن بۆ نەخۆشخانە و ئەخەوێنرێن بریتین لەوانەی کە تووشی سکچوون و ڕشانەوە بوون سکچوون و ڕشانەوە نەخۆشیەکی نامۆ نییە بە بینەران هەموو ساڵێ لەم فەسڵەدا لە فەسڵی گەرمای هاوینە ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە لە ناو مناڵانە بۆچی دکتۆر ئەمە بەتایبەت لە هاوینا بڵێ لە هاوینانە زۆر هۆکار هەیە یەکەم هۆکار دەتوانین بڵێن زوو پیسبوونی خۆراکە زوو پیسبوونی ئاوە ئەو ئاوەی کە مەسەرەن مناڵانی خۆنەوە یاخود شیری پێگرنەوە مناڵی شیرە خۆرە کە بەداخەوە یعنی هەموو ئاوێک بۆ مناڵی شیرە خۆرە نابێ بێ ئاوێکی 100% پاک و تاقیم بێ باشە دکتۆر ئەوە 100% پاک و پاکژە لەکوێ دەستماکەوێت چ ڕێگایە؟ بەڵێ بەڕاستی ئەوەی من پێ بزانم ئاوی بەلوعای خواردنەوە کە لە مەشروعەوەیە لە پرۆژەی ئاو پێدانەوە دابەژەکرێ بەسەر ماڵاندا ئاوێکی گونجاوە بۆ گەورابی خواتەوە بەڵام بۆ مناڵی خوارد و ساڵ شیرە خۆرە گونجاو نییە ئەبێ ئەو ئاوە جوان جوان بکوڵێنرێ هەتا دەرە پلەی قوڵبدان بکوڵێنرێ سات بکرێتەوە و هەڵبگیرێ و ئەگەر شیری پێ بگیرێتەوە ئەگەر ماڵەکە تینووی بێ لی بخوا ئەبێ ئەو ئاوە بەکاربێنێ بەڵام بەداخەوە دایکانی ئێمە یعنی یاوەتە منە ئەو ئاوە سەر حازرانە بەکارێن کە سەرەکەیان شینە یا ئەوانەی کە مەسەرەن با لە بازار ڕافرۆشتی ئاوی سەفەری پێڵێن دکتۆر ئاوی تایبەتی شێ تایبەت هەیە بەڵێ ئاوی تایبەت لێرە ئەوە سەرنجستان بۆ ڕاکێشم کە ئاوی تایبەتی مناڵی شیرە خۆرە هەیە کە سەرەکەی پەمەیە و لە ماکێتە گەورەکان هەیە ئەمە تاقیم کراوە و ئاوە پێویستی بە کوڵانێکی کەم هەیە زۆر کەم یاگە نەشی ئاوەژە بکوڵێن چکە پلێ گەرمی ئاوەکە جیاوازە لە پلێ گەرمی لەش و هۆکارێکی زۆر گرنگ کە ئێستا ڕەنگی داوەتەوە لە ناو دایکان و مناڵەکانیان شیر پێنەدانی سروشتیە شیری سروشتی بەڕاستی هۆکارێکی زۆر گەورەی پێدانی بەرگریە بە مناڵ بەرگریکی زۆر پیاکە دژی سکچوون و ڕشانەوە ئەوان هەڵەسن شیری قوتووە دەن بە مناڵەکان بە کاتێک شیر و قوتو ئەدەیت و ڕێکارەکان ئەبێت جێبەجێکەی ئەو ڕێکارانە هەروە ئاسان نییە ئەبێ دایک هەموو ڕۆژێ 5 بۆ 6 بوتڵ و مەمەی هەبێ ئەو بوتڵ و مەمانە ڕۆژانە هەڵوەشێنێ بە دوو فڵچەکە لەگەڵ مەمەکەدایە پاکیان کاتەوە دوای بیان کاتە مەنجەڵێک ئاوە بکوڵێنرێن تا پلەی نیوەی کوڵاندن یاخود 10 دقیقە قوڵب بدات ئەو ئاوە ئەنجە دایانگرێ و یەڵا شیری تیادا بگرێتەوە ئەمە ئەرکێکی زۆرە ئەرکێکی یعنی گاڵتەنیە بەموو دایکێ ناتوانێت بیکات دڵنیام کەم دایک لە کوردستانە بەو شێوەیە دەکات لەبەر ئەوە ئێمە هانی دایکان دەدەین کە شیری خۆیان بدەن بە مناڵ چونکە شیری دایک شیرێکی 100% پاک و معقەمە هیچ جۆرە میکرۆبێکی تیانێ زۆر باشە حتا دایکەکە نەخۆشیش بێ زۆر باشە خۆشەویستان بۆی کە ئێوەش ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو لەسەرم بابەتە تەندروستی تایبەت بە مناڵان لە پێیجی کورسات توانن بە کۆمنت وێمە بنێرن ئاڕاستەی دکتۆریەکەین دکتۆر با ئێمە بیکەین بە چەند بەشێکی جیاواز ئەم بابەتە زۆر گرنگە یعنی باسی شیرمان کردووەمە کە بۆ مناڵی ساوە کە چەند گرنگە شیری دایک و ئەگەر شیری دایک نەبێ شیرێکی کەیتێ چەند بە بەخاوێنی بتوانانی بڵێتێ با باسێک لەم وەرزی گەرمایە بکەین بۆ مناڵ زۆر جارەڵێ مناڵەکەمان
نەخۆشکەوت گڕەبرتی ئەم گڕەبردنە چییە؟ بڵێ گڕەبردن یاخۆت هەتاو بردن یا بە عەرەبی پێڵەن زەربەت شەمس لێدانی خۆر ئەوەیە کاتێک کە تۆ مناڵێکی ناسک مناڵێکە هێشتا خۆی نەگرتووە مناڵەکە سنتەرێکێ لە مێشکی مناڵ کە پێی ئەڵێن سنتەری پلەی گەرمی ئەو سنتەرە کامەڵ نییە تا بتوانێت کاتێک کە لەش گەرمدایێت بەڕێک و پێکی ئەو گەرمایە دابەشکا بە لەشی مناڵەکە و دای بەزێنێ و بیکا بە ئارەقکردنەوە بکە بە ڕێگە ئەنواع ڕێگە هەیە بۆ دابەزاندنی پلەی گەرمی لەش ئەو مناڵانە تووشی لەپڕ کاتێک کە ئەبرێنە بەر هەتاوێکی زۆر ئەو گەرمی زۆرە لیانەدات لە ئەنجامدا مناڵەکە پلەی گەرمی لەشی بەرزەبێتەوە وەکو تای لێبێت تای لێت و کاتێک پلەی گەرمی لەشی بەرزەبێتەوە مناڵەکە تووشی دڵەکوتێ دەبێت تووشی دابەزینی پەستانی خوێن دەبێت و هەندێکیان تووشی گەشکە دەبن لە ئەنجامی ئەو گەرمی زۆرێکە هەیەە و تووشی وشک بوونەوە دەبن و کاتێک مناڵ تووشی وشک بوونەوە دەبێت خوێنی خەست دەبێتەوە خوێن باش ناچێ بە گورچیلەکان میز کەم دەکات ئەو مناڵەکە دیقەت بگریت لە زۆربەی ئاوەکەی لە ڕێگەی ئارەقەوە ون کردووە ئەمە حاڵەتێکی زۆر خراپە نەخوازراوە و ئەگەر بێت و فریای نەکەوی مناڵەکە تووشی ئاکامی خراپ دەبێت لەوانەیە گورچیلەی سەز بێ لەوانەیە پلەی گەرمی لەشی بە جۆرێکیوە بەرز بێتەوە زیان بە پێستی بگا تووشی سەنبێرن ینی سووتان بە تیشکی خۆر پێستی ئەسووتێت بە تایبەتی لە مورزشەکەی لە ماڵەکە زۆر ساردا یەکسەری باتە ئۆتۆمبیلەکە گەرمە مناڵەکە فریان ناکەوێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو پلە گەرمی کە لە دەرەوەی ئەمە ئەکامەکەیەتی باشە دکتۆر هەنێ مناڵ هەیە مەمەی وشک بەکارەهێنێ ئەمە مێ لە ڕۆژێک کاتچەنە جارەکەوێتە سەرەوەرزە و دەمی مناڵەکە ئەمە تا چەنە بێت هۆکارێک بۆ ئەوەی کە نەخۆشی گوازراوەکان ڤایرۆس و ئەم بابەتانە بۆ مەمەوەی بچێتە ناو جەستێ و مناڵەوە بڵێ بێگومان نەخۆشی گوازراوەکان بە تایبەتی نەخۆشی گوازراوەکانی کۆئەندامی هەرس کە زۆربەی ئەندامەکانی کۆئەندامەکانی تریش نەخۆشی گوازراوان هەیە مەسەلەن بە ئەوی کۆئەندامی هەرس لە ڕێگەی دەمەوەیە دەمیش مەمەی وشەگەکێکە لەو باشترین هۆکارانە کاتێک کەوێتە سەر خاک و خۆڵ کەوێتە سەر جلوبان کەوێتە دەرەوە دایکەکە بێ ئەوەی هەڵسێ ئەو مەمەیە بە ئاوێکی پاک بشواتەوە یەکسەری خاتەوە دەمی مناڵەکە بۆش مناڵەکە نسبەتێکی باش لەو میکرۆبانە وەردەگرێ کە مەمەکە هەڵی گرتووە ئێمە جاران بەڕاستی دژی مەمەی وشک بووین بە شێوەیەکی گشتی زانستی پزیشکی مناڵان بەڵام ئێستا دەڵێ هەندێ مناڵ کە گریانی یەکجار زۆرە بۆی واناڵم دایکان هەستن بەکارێن بەڵام کە گریانی یەکجار زۆرە هەندێ جار مەمەی وشک وەکو ئارام بەخشێک وایە بۆیان بەڵام بە شەرتێک زۆر بە شێوەیەکی پاک بەکار بهێنرێت بە شێوەیەکی معقەم پاک ینی مەمە هەیە سا لە بازارە قەپاغی هەیە ئەوە باشترە ینی کاتێک یەتە دەرەوەدەی مناڵەکە چێتەوە ناو قەپاغەکە ئەتوانێ ئەمە بەکاربێنی بەڵام لە هەمان کاتدا زیانی خۆشی هەیە کاتێک مناڵەکە مەمە وشکە ئەمژێ بەڕاستی هەوا قوتەیە هەوا ئەمژێت لەگەڵی وسکێک تووشی غازاتە بێت و کاتە ناڕاحەتیە کات گریانی ئەبێت و شیری بۆ ناخورێت و دەمی ماندوو ئەبێ بە مەمکەمژین کە دوایی ناتوانێت شیرە ئەسلێکە بمژێ زۆر مناڵ هەیە بەو شێوەیە یعنی کەواتە ینی زیانەکانی زۆر زیاترە وەک لە قازانجەکان زۆر جا کردوێتی بە ملوانکە دایکەکە خزوێتی ملی مناڵەکە بەڵام دکتۆر پێمان بڵێ ئەگەر هەموو جارێ ئەم مەمەیە کار بەکاری بێنێ مناڵە خاوێنکردنەوەکەی چۆن بێ پێشەوەی بیکاتەوە دەمی بە ئاوی گەرم بیشوات بە ئاوی گەرم شۆرێ بەڵێ ئاوی گەرم تا بۆچی گەرم تا ڕادێک تاقیمە وەکو مادەیەکی معقەم وایە یعنی جاران ئەگەر بخوێ کتێبە کۆنەکانی سینۆهۆ ئەوانە بخوێنیتەوە کاتێک کە دەرمانی معقەم نەبووە بە ئاوی گەرم وەسائلی پزیشکیان تاقیم کردووە ئاوی گەرم دژە میکرۆبە دژە بەکتریایە ئەگەر دەبێ یەکسەر بشۆرێتەوە بە ئاوێکی گەرم ئەنجا بخرێتەوە دەمی مناڵەکە باشە دکتۆر ئێستا زۆر کەسێ بە تایبەت ڕۆژانی هەینی سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن مناڵە بینی لە ناو قەراغی چەمەکانە لە ناو ئاوەکانە شەڕە ئاوەکەن ئەم ئاوا چێتە دەمیانەوە ئەمانە تا چەند هۆکارە بۆی کە لەم وەرزایە ئەم پەتاوەرزیانە ڕوو لە زیاد بڵکە وڵا ئەمە تەوان زۆر هۆکارە بە تایبەتی ئەو ئاوانەی کە داخراون وەستاون ناڕۆن لە بەریان وەکو ئەوەی کە لە مەلەوانگاکان هەیە و لە هەندێک گۆمی دەرەوە هەیە کە ئاوەکە تیادا ئەوەستێت و خەڵکی جۆرا و جۆر مەلەی تیا دەکات بۆ نمونە حاڵەتێک هەیە پێی ئەڵێن سویمینگ پول ئۆتایتس میدیا ئۆتایتس ئێکستێرنە یعنی هەوکردنی گوێ لە حەوزی ئاوە
ئەمە چییە کاتێک مەسەرەن یەکێک ئەچێتە ناو ئەو ئاوەوە بەکتریا لە لووتیا لە گوێچکەیە لەسەر پێستی هەیە لە ئاوەکە بڵاوێکاتەوە ئاوەکە ئەی گوازێتەوە بۆ مناڵێک یاخود کەسێک کە ئەو میکرۆبەی نییە و تووشی ئەکا بە هەوکردن لەوانەیە ئەو خاوەنی بەکتریاکە بەرگریەکی هەبێ لێ دەرنەکەوێ و نەزانرێ کە هەیەی بەڵام مناڵەکە کە بەرگری ناسکا کە هێشتا پێ نەگەیوە کامڵ نییە نەخۆشەکەی لێ دەرەکەوێت ئەمە ئەبێ خەڵک بەڕاستی لەبەر چاوی بگرێ ئەنجا هەندێک هەن بەداخەوە کاتێک کە ئەچنە حوزەکانی مەلەکردن لە ناو ئاوەکە میزەکەن بەڕاستی ئەمە زۆر خەتەرە چونکە ئەگەر ئەوە لە میزەکەیە کۆندا میزاوزێ یا میزەڕۆی بەکتریای تیا بێ ئەو بەکتریا گوازێتەوە بۆ هەموو ئەو کەسانێک کە لەو حەوزام مەلاکەن لەبەرەوە بێ زۆر وریابن بەڕاست بەتایبەتی ئەو شوێنی کە لانەش باسی کرەگەر بۆ سەیرانگەیان گۆمێکی لێبێ شوێنێ لەوانەشە ئاژەڵی تێچوو بەڵ ئاژەڵی زۆر کاریگەری هەیە لەوانەیە پەلەوەرێکی تێچوو خۆ من لە بیرمان نەچێ ئێمە ماوەیەک پێش ئێستا نەخۆشی ئەنفلۆنزا باڵندەمان هەبوو کە گوازرایەوە لە تەیر و توورەوە لە ئەوانەوە بۆ مرۆڤ یعنی کۆرۆنامان هەبوو کە لە شەمشەمە کوێرەوە هاتبوو لە ئەسڵا یعنی ئەبێ خەڵک زۆر بە وریاییەوە مامەڵە بکە و خۆپاراستن بکە یعنی چونکە بەڕاستی ئەو نەخۆشیانەی کە پێیان دەڵێن نەخۆشی گوازراوەکان زۆربیان ڤایرۆسین و چارەسەریان نییە. باشە دکتۆر باسی ئاژەڵمان کرد ئێستا زۆربەی خێزانەکان ئارەزویان هەیە ئاژەڵە ماڵەکان لە ماڵی خۆیانە بەخێوکەن بە تایبەتی سەگ و پشیلە و جۆرەکانی تەیرەکان بەبێ جیاوازی چۆن بتوانین ئێمە خۆمان نەتوانین هۆشیار بین بەرامبەری بەڵام مناڵ ناتوانێت مناڵ حەزی هەیە بووی یعنی من خۆم بینیومە مناڵ ئاوا سەگەکە دەمی ماچ کردووە کەزانین سەگ لە کاتێکا لیکی هەیە پشیلە باماشی و هەڵگری کۆمەڵی بەکتریا و ڤایرۆسە ڕێنمایی بەڕێزی چییە بۆ وەڵاهی ئەبێ ئەمانە بەوەی پێدەوترێ پزیشکی فێتەرنەری ها ئەم ئاژەڵانە ئەبێ ببینێ و ئەبێ پشکنینیان بۆ بکە بزانێ هەڵگری نەخۆشینین بۆ نمونە پشیلە هەڵگری تۆکسۆپلازمایە جاری وایە ئەگەر دایکێک سکی پڕ بێت لە ماڵەوە ئەو پشیلەیە زمان بە قاپێکا بێنە و دایکەکە لە قاپەکەەوە شتێک بخواتەوە تووشی ئەوە ئەبێت کاتێک سکی بێ مناڵەکەی کەمەندان بێ مناڵەکەی شەلەل دەماغ بێ ئەمە خەتەرێکی گەورەیە یاخود مەسەلەن سەگ ئەگەر زۆریان هەڵگری ئەکیاسمائین کیسە ئاویەکان کاتێک کە میزەکەن بەسە گژوویایە کاتۆ گژوویایە کە پچی جوان نەیشۆیتەوە تاقیمی نەکەی تا چ جای ئەوەی کە ڕاستەخۆ لە دەمیەوە وەریگری ئەو کیسە ئاویانە وەرەگیرێ ئەچێتە جگەری مناڵەکە ئەچێتە ناو سیەکان ئەچێتە هەموو شوێنێکی وە خەتەری مردنی لەسرە نەخۆشیەکەی ترسناکە پێویستی بە نەشتەرگەری زۆر گەورە هەیە بۆ لابردنیان لەبەر ئەوە ئەبێ زۆر وریابین ئەو ئاژەڵانی کە پیان دەوترێ ئاژەڵی ماڵی ئەبێ ئەمانە بە شێوەیەکی ڕێکوپێک سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکەن بزانن نەخۆش نییە بۆ نەخۆشیانە و بە زۆر لێ نزیک نەبنەوە ئەوەی ماچی بکەن یان مەسەرەن بیگرنە باوەشیان و ڕوومەت بە ڕوومەتیانەوە بنێن و ئەو شتانە چکە هەندێکیان لە ڕێگەی هەناسەوە نەقڵ دەبن ڕاستە ئەبێ ئەمانە هەمووی پێڕە بکرێ باشە دکتۆر باسی ئەومان کرد کە چەندە گرنگە ئەی خواردنەکان بە شێوازێکی گشتی بۆ نمونە ئەو خواردانی کە لەسەر عەرەبانەکان و سەردانە پۆشتاون ئەفرۆشی ئەمانە تا چەنە بێتەوە کارێک بۆی کە لە مۆرزایە ئەم پەتاوەرزیە بەتایبەتر لە مناڵانە زیاترکان بێگومان ئەو خواردانە بەڕاستی ئەگەر ئەکرێن بە دوو جۆرەوە بەڕێی من یعنی جۆریکیان ئەوانن کە دەکوڵێنرێن یعنی مەسەن وەکو برنج و شلە و ئەوانەکە لە چێشتخانەکان ئەفرۆشرێ ئەکوڵێنرێت تا ڕادەیەک دەتوانین بڵین سەلامەتترە لەو خواردانەی کە ناکوڵێنرێت مەسەن تۆ لەسەر عەرەبانەیەک لەفە و ساندویچ و ئەو شتانەدا ئەندرێت و بە ماوەیە گەمێنێتەوە تەپوتۆز و خۆڵ و هەوای پیسی و ناوچەیە چێ لەسەریە نیشێ ئەمە ئەگەر کاتێک بخورێ بە تایبەتی لەم گەرمە هاوینە زۆر زوو تێکەچێ ینی بۆ نمونە شیری قوتو ئەگەر 10 دقیقا داینەی ئێستا لە پلەی گەرمی ژووردا ئەو شیرە بە کەڵکیەوە نایبێ بە مناڵەکە تێک چووە خواردنی شەروایە خواردنی زوو تێگەچێ بە گەرمە بە تایبەتی ئەگەر لە دەرەوەی فێنەکەرەوەکاندا بێت لە دەرەوەی ساتکەرەوە سەلاجە و مجەمیدا هەڵبگیرێت ئەو خواردانە زوو پیس دەبن بە ژەهراوی دەبن بە بەکتریا کاتێک کە مناڵی خوا و گەورەش زۆر جار تووشی ژاراوی بوون بە خۆراک دەبن سکشون و ڕشانەوەی بەهێز دەبن و هەندێکیان بەڕاستی خەتەری گەورەتریشان هەیە بۆ نمونە مەسەلەن مناڵێک بێنە کە تەمەنی ساڵێکی تاوا نەکرد بێ ئێمە جارجاریان بینین هەنگوینیە دەنێ بە مناڵەکە هەنگوین دەبێتە هۆی ئەوەی کە میکرۆبی کلۆستریدیەم جۆرە میکرۆبێکی زۆر پیسە کە بۆ مناڵ بگوازرێتەوە
چی خەڵک وای تێگەیشتووە ئەمە پیرۆزەوە بێ بدرێ بە مناڵ و جاریوا هەر لە کاتێک کە زەردووی هەیە لە سەرەتای تەمەنیەوە ئەیدەنێ لەبەرەوە بێ ئێمە زۆر ویای خۆراک بین بە تایبەتی بۆ مناڵ خۆراک زۆر گرینگە بە تایبەتی 2 ساڵی یەکەم گەشەی مناڵ لە 100 بەندە بە خۆراکەوە خۆی زۆر جار گەورەکانن دکتۆر ینی مناڵەکەی کێشەی نییە گەورەکان وای لێکاکە مناڵە لاواز بێ بەچیش کە باسی خواردنەکەین ینی هەرچی خواردنی تەندروستە مناڵە لی دوورکەوتۆتەوە ینی ئەمەنەی جبس و ئەمەنەی شیرینی ناتەندروست و ئەمەنەی شەربەتی پاکەت و ئەمانە بە علاگە بۆ مناڵە ڕواتەوە نەک لەوەی تۆ بچی بۆنسێکی بیتێ سێویشی بۆ قاشکەی پرتەقاڵێکی بیتێ ئەگەر دایک و باوک بەم شێوە تەندروستە خواردن با بە مناڵ بەرگری لەشی باشتر نابێت بۆ ڕوبەڕوونەوەی نەخۆشیەکان بێگومان من ئەمەی لێرە یەکشت بیرم کەوتەوە ئێستا مۆزوع کاتی خۆی کە زمانی گرانیەکە بوو لێرە لە نەوەتەکان ڕێکخراوی پزیشکانی بێسنوور هاتن سەرپەرشتی نەخۆشخانەکانیان نەکرد خواردن و شیر و ئەو شتانیان هێنا بۆ مناڵان جارێکیان من وەرگێڕ بووم لەگەڵێکێک لەوانە و مناڵێکی زۆرمان کۆ کردبەوە قسەمان بۆکردن بۆ دایکەکان کە چی بکەن و چی نەکەن ئەو پسپۆرە بەڕێزی کە لە فەڕەنساوە هاتبوو ئەیود من سرم سوورماوە لە دایک و باوکی کورد پسکێتێک ئەکڕن بۆ مناڵەکان بە دینارێکە ئەو زمانە دینارێک بوو هێلکەیەکیش بە دینارێکە ناچی هێلکەکەی بۆ بکڕێت کە هەموو پێویستەکانی لەشی ئەو مناڵی تایە و پاک و خاوێن و تاقیمەوە هیچ گرفتی نییە پسکیتەکە کە لەبەر هەتاو سوتاوە هیچی تیانە ئەجا ئێستا ئەم شتە زۆر باوە یعنی هەڵناسن دەردی بەڕێز دەفەت ئەڵێ میوەیەکی پاک و شۆراوی باتێ هەڵەسێت جبس و ئەندۆمی و نازم کە ئەمانە هەمووی گومانی لەسرە بەڕاستی ڕاستە دکتۆر پێمان بڵێ لە شەو ڕۆژێکە مناڵ چەند جار پڕشێتەوە چەند جار سکی بچێ ئەو مناڵە تووشی ئەم پەتاوەرزیە بۆ دایکان چ کاتێک ترسلەوەی کە مناڵەکانیان بێن بۆ لای پزیشک بڵێ وەڵاهی خۆی تۆ کاتێک کە هەدایکەکە هەستەکە لە پڕ گۆڕانێک ڕوویاوە لە ڕشانە و سەکچوونە دانیشتن و ڕشانە مناڵەکە چکە زۆر مناڵ هەیە هەر لە دایکبوونیەوە ڕشانەوەی لەگەڵایە بەهۆی زیادە خۆریەوە ئەمە نەخۆشی نییە بەڵام دایکەکە هەستەکە ئەم جۆرە ڕشانەوەیە جیاوازە لەوەی جاران یاخود مناڵێک ڕۆژی جارێک جاریوە بە 2 ڕۆژ جارێک دانیشێ بۆ پیسایکردن کەچی ئەمڕۆ 3 جار دانیشتووە یا زیاتر لە 3 جار ئەمە ئەبێ دایکەکە هەڵوێستە بکە بڵێ ئەمە نۆرمەڵ نییە مناڵەکەی من وانە هەندێک جار ئەگەر شیری دایک بێت مناڵی خوارد تەمەن 6 مانگ بە تەنها شیری دایک شیری دایک لەبەرەوەی هەرسکردنی ئاسانە مناڵەکە زوو دانیشێ مانای وانێ سکچوونیەتی بەڵام ئەگەر شیر و قوتو بێت و پیسایی شل بێت و بێتە هۆی وشکبوونەوەی مناڵەکە و تینوبوونی مناڵەکە ئەگەر ڕۆژی 1 جار 2 جاریش دابنیشێ ئەمە بە سکچون و ڕشانەوە دانرێ چونکە جاری وایە مناڵەکە کاتێک دانیشێ هەر ئاو دانێ ئاوێکی زۆر ئەمە بە زووی ئەبێتە هۆی وشکبوونەوەی مناڵەکە بۆیە ئەمە بێ بە هەند هەڵبگیرێ نابێ بە ژمارە بڵێن وەڵام مادەم ئەوە نەجارە دانەنیشتەوە سکچون نییە ناچین بۆ لای دکتۆر زۆر کاتیش هەستکردن بۆی کە نیشانێک لە مناڵەکە بینێ دایکەکە ڕاستەخۆ پەنا نابا بۆی کە ئەمە چەند جارە دووبارە بۆ پێویستە پزیشک ببینێ ڕاستەخۆ پەنابا بۆی بۆچی سەردانی پزیشک بکەم بۆ خوشکەکەم مناڵەکەی بۆم شروبە هەیە بەڵێ شروبی بۆکردن شروبی لاکۆڵان بەڕێستان بۆ چوتان چی لەسەر بەکارهێنانی ئەم دەرمانانە بەدەیەکی زۆر گەورەیە یعنی ناو کۆمەڵگەی کوردەواریدا چه دەرمانە جاییەک شعبیەکان چه بەعزێکدا و دەرمان کە ئەگەر ڕێزم بۆ بەڕێزان هەندێک پیرەژن و هەندێک کەسانی بێ ئەزمون و بێزان یاری هەڵەسن بەکاری دێنن بۆ ئەوە یاخود هەندێک لە دەرمانخانەکانی لاکۆڵان کە ئەوانەی پزیشکی دەرمانسازی لەسەر نییە بە زۆری هەڵەسن لە خۆیانەوە شروع بەدەن بە مناڵان دژی سکچوون لە ڕاستیە من لێرەتم ڕایگەێنم کە هیچ دەرمانێک نییە دژی سکچوون بە تایبەت و سکچوون ڕابگرێ هەمووی شتێک ینی میکانیزمێکی هەیە دەورێکی هەیە کە دەبێتە هۆی وەستانی سکچوون هەڵەسن مەسەرەن شروع بێگەدەن بە مناڵەکە کاتێک مناڵەکە خراپتر ئەبێ وەزعی لەبەرەوەی دەوەختەکە زیاتر تێپەڕیوە زیاتر سکی ئەچێ زیاتر ڕشێتەوە کاتێک بە ناچاری هێنێ بۆ نەخۆشخانە لە ڕێگەی مەغزیەوە ئاوی تێکرێ ڕێگەی دەمارەوە مەغزی تێکرێت کەواتە ئەگەر بێت و زوو سەردانی پزیشکی پسپۆر بکە و نەخۆشیەکەی دەستنیشان بکە لەوانەیە بە 1-2 گیراوەی دێکسترۆلایت یاخود پێدانی کەمێک شۆربا و بەڵێ ماستا و دۆی پاک مناڵەکە نەجاتی بێت تووشی نەخۆشخانە نەبێت زیانی پێ نەگا کێشی دانەبەزێ ئەوانە هەمووی دەوی
باشە دکتۆر ئەگەر چەند مناڵێک هەبێت لە ناو خێزانەکایکیان تووشی ئەم پەتا گوازراوەیە بووبێتن ئەم پەتا وەرزیە بووبێتن چۆن دایکان و باوکان و مناڵەکانی تر بپارێزن بۆی لەم مناڵەوە ئەم نەخۆشیە نەگوێزرێتەوە بۆوانەی تریش بۆم حاڵەتە دەوترێت باشترین ڕێگا عەزلکردنە یعنی مەسەر مناڵ هەرچەند زۆر زەحمەتە تۆ مناڵێک لە ژوورێکە عەزلکەی بەڵام کەمتر بەرکەوتەی هەبێ لەگەڵ مناڵەکانی تر مناڵە ساغەکان شتەکانی بەکار نێنن مەسەرەن دانەنیشن لێ قاپاشت بخۆن هەڵنەسن بە هەمان پەرداخ ئاو بخۆنەوە و شتی یەکتری بەکارنێنن ئەمە باشترین ڕێگەیە خۆشبەختانە یعنی حاڵەتی وا زۆر نییە یعنی کاتێک کە دایکە مناڵەکەی سکیە چێ ئەتیمامە زۆرەکە بە مناڵە سکچۆکە ئەدات ئەوانی تر خاتە لاوە ئەمە وا ئەکا کە شتەکانی بەکارنەهێنرێ کە زوو شتەکانی پشۆرێ و پاک و خاوێن بێت و سواز بخوا یعنی زۆربەی ئەو حاڵەتانیش کە ئێمە لە نەخۆشخانە وەریان دەگرین زۆربەی هەرە زۆریان توانێت بڵێم نزیک لە 100% هەمویان چاگە بنەوە تا ئێستا ئاکامی خراپان نەبینیوە لەخوا بەزێ باشە زۆر کات ئێمە پرسیاری ئەوەکەین هەتا بتوانین پارێزگاری بکەین پێویستمان بە شتێکی کردین هەمووشی لە دەستی دایک و باوکایەکە بتوانێت مناڵ زۆر جار دایک و باوکە ترسێ تێکەڵی مناڵی کێبکە بە تایبەتی ئێستا لە پشووی هاوینای لەوانێت چەند دین خولی جیاواز کرابێتەوە باسی ئەوت کرد مەلەوانگەکان یەکێکە لەو خولانە کۆمەڵی خولی تریش کەشەیە لەوانێت دایکێک ترسێ بڵێ مناڵێکی نەخۆش هەیە لەوێ مناڵەکەی ڕەوانە نەکە ئەم نەخۆشیانەی کە لە ئێستای ئێوە یەتە بەردەم ئێوە کەی سەرە بەردەمی ئێوەیە هیچی مەترسیەوەی لەسەرە کە دایکان ترسندەوەی کە زوو گوازرێتەوە بۆ مناڵەکانیانیش بەڵێ خۆی نەخۆشیەکان هەن بەڕاستی بۆ نمونە مناڵێکی بێن کوتەی هەیە ئەگەر بێت و بچێتە ساواخانە یا بچێتە حەزانە بەڕاستی زۆربەی ئەوانەیە گرن نەخۆشیێکی تر هەیە وەکو ئەو وایە نەخۆشی دەم و دەست و قاچی پێڵێن هاند فوت ماوث دیزیز زۆر بڵاوە لە ناو حەزانە و لە ناو ڕەوزەکانە ئەمانە هەن بەڵام ئەمانە نەخۆشی زۆر سەلامەتن و هێواشن تەنها بەدەگمن نەبێ هەندێک جار هەوکردنی پەردەی مێشک جاری مناڵێک ئەگەر بێت و لە حەزانە بێ یا لە ساواخانە بێت تووشی هەوکردنی پەردەی مێشک بێ ئەبێ هەڵسین بچین دەرمان بین بە هەموو ئەو مناڵانەی کە تێکەڵی بوون باشە بۆی خۆیان بپارێزن لەوەی تووشی نەبن چکە نەخۆشیی قورسە هەندێک جار مەسەرەن نەخۆشی هەوکردنی جگەری ڤایرۆسی مناڵەکە هەوکردنی جگەری ڤایرۆسی هەیە ئەوش لە ئەنجامی نەبوونی ئاوی پاک یاخود بێدانی ئاوی بیر کە نزیکە لە جۆگای ڕئیسی پاشەرۆ یاخود نزیکە لە بیری پاشەرۆ ئەم ئاوانە پیزە بن و ڤایرۆسێکە چێتە ناو جگەری مناڵەکە کە تووشی هەوکردنی دەکات و جاری وا هەیە بێتە پانەخواستاگەری مردن ئەبێ ئێمە ئەوە حاڵەتانە لە بەرچاو بگرین بەڵام باشترین شت ئەوەیە کاتێک مناڵێک نەخۆشە یا هەڵگری نەخۆشیەکە ڤایرۆسێکە ئەنفلەوەنزایە یا هەر شتێکە بەڕاستی نەنێدێ بۆ ئەو شوێنە هەتاکو چاگە بێتەوە بەلانی کەمەوە 5 ڕۆژ بۆ هەفتەیە لە ماڵەوە پشوو بدات و عەزل بکرێت و کاتێک چاک بۆ تێکەڵی مناڵ بکرێتەوە زۆر باشە دکتۆر هەمیشەمی دایک و باوکە مناڵەکانمان نەخۆشە بێ زۆر خەممانە ئەمانەوەی بە زووترین کات چاک بێتەوە ئەم مناڵە چارەسەرەکان بۆ پەتای سکچوون و ڕشانەوە کە باسی لەوە کرد ئێستا لە نەخۆشخانەی مناڵان ڕێژێکی زۆر لە مناڵان هەیە بەڵام خۆشبەختانە چاکە بنەوە گەڕێنەوە نێو ماڵەکانی خۆیان چارەسەرەکان چییە؟ بڵێ چارەسەرەکان ڕاستی نەخۆشی سکچوون و ڕشانەوە وەکو نەخۆشیەکانی تر نییە هەندێک سفاتی جیاواز بەخۆی هەیە تایبەت بەخۆی هەیە ئەوش ئەوەیە پێش ئەوەی تۆ هۆکارەکە بزانی ئەوەی دەست بە عیلاج کردبێ زەبوون منە لە نەخۆشیەکانی ترە ئەمە نەخۆشی سیلە ئەمە شێرپەنجەیە ئەمە دڵە زەختە نازانم چێ هەتا هۆکارەکە نەزانی و نەخۆشیەکە دەستنیشان نەکەی پێڵەن تەشخیص نابێت دەست بە عیلاج بکەیت بەڵام لێرە وانە لە سکچوون و ڕشانە و لەگەڵ هەستت کرد مناڵەکە دەستی کردووە بە سکچوون و ڕشانەوە ئەبێ دایکەکە دەست بکە بە پێدانی شلەمەنی و گیراوەی دێکسترۆلایت بۆی مناڵەکە نەگاتە حاڵەتی وشکبوونەوە ئەنجابی باوە نەخۆشخانە و تووشی داخل بوون و مەغەزی لە ڕێگەی دەمارەوە بێ یعنی ئێمە ئەو دێکسترۆلایتی کە لە بازاڕەکان هەیە و بەهان دەفرۆشرێ و پێویستی بە سوڵەی دکتۆر نییە پێویستە لە هەموو ماڵێکدا هەبێت هەموو دایکێک ئەبێ لەو گیراوەی هەبێت کاتێک لەگەڵ هەستی کرد مناڵەکە دەستی کرد بە چوون ڕشانەوە هەتا ئەگەێنێتە پزیشکی پسپۆر ئەو دەستی کردبێ بە پێدانی گیراوەی دێکسترۆلایت بۆی مناڵەکە وشک نەبێتەوە
بۆی نەوەستێ بڵێ دوای نیشانەکانی دەرکەون جوان ئەنجامی بە ئاچکە ئەو کاتە زیان بە تەندروستی مناڵەکە دەکەێت چارەسەرەکان قورسترە بێت دەستەکان خۆش بە دکتۆرکیان سپاس بۆ زانیاریەکانە تیوانمانە هەموو مناڵە چاوگەشەکانە میشە سەلامەت بن دووبارەمان دوو نەبی دەست دەستەکان خۆش بێت زۆر زۆر سپاس دەست